ئێوارەیە وڵات گەش و دەم بە پێکەنینە فرمێسکەکانی ئاسمان ڕۆحێکی تازەیان بە زەوی بەخشیوە گوڵەکان وڵاتیان ڕازاندۆتەوە وەرزەکان سەیری بەرهەمەکانیان دەکەن مناڵەکان لە بۆکەبارانێ دەگەڕێنەوە قوتابیان خۆیان بۆ تاقیکردنەوەی کۆتایی ئامادە دەکەن پەڵەوەرەکان لە گەرمێنەکان گەڕاونەتەوە خەریکی دروستکردنی هێلانەی ئەمساڵیانن مرۆڤەکان دڵیان نایە بچنەوە ناو ماڵەکان دەڵێ وەرزی بەهاری ئەمساڵمان بێوێنەیە کوێستانەکانی نیشتمان لە ژێر بەفر خۆیان حەشارداوە بەڵێنی هاوینێکی خۆشمان پێدەن خۆزگە ئەو ڕۆژە هیچ کات کۆتایی پێ نەهاتبایە و وێنەی ئەو ڕۆژیشمان لەسەر هەموو تابلۆیەکی نیگارکێشەکانی جیهان بکێشایە و لەسەر دیواری کورتکراوەی نەتەوەکەمان هەڵواسیبە لە ڕۆژێکی وەهادا لە ئێوارەیەکی بێوێنەدا ئەوە تەنیا بیستنی هەواڵێکی دڵتەزێنە کە دەتوانێت خەونە پەمەیەکانمان بشێوێنێ و لە خەوی ڕاستەقینە ڕامانپەڕێنێ دوای بیستنی ئەم هەواڵە هەموو گوڵەکان سەریان شۆڕ کردەوە چونکە کەس نەمابوو بۆنی پێ ببەخشن منداڵەکان بوو کە بارانەکەیان تێکشکان کرد و بەڵێنیاندا چیدی نەچنە ماڵەکان و داوایان لە ئاسمان کرد کە فرمێسکەکانی بۆ ئەو کارە ساتە هەڵوەرێنێ پەلەوەرەکان لەسەر هێلانە ناتەواوەکانیان نیشتن و بەڵێنیاندا ئیتر گەرمێن و کوێستان نەکەن و ببن بە باڵوێزی ئازادی چیای قەندیل لە هەموو وڵاتانی جیهان ئاوی بەفرەکان وشک بوون و بڕیاراندا بەجارێک ژەنگی مێژوو داپشۆڕن هەوایەکی ماتەمین نیشتیمانی داگرت و هەموو هاواریان دەکرد کام گولەی دەستکردی ئینسانەکان توانیوێتی بربەرەکانی لەگەڵ ڕۆحی ئازادی و سربەستی بکات ئاخۆ زەویەک هەبێت توانای وەرگرتنی تەرمی ئازادی وەستۆی خۆی بگرێت ئاخۆ مەلایەک ببێت نوێژی لەسەر بکات ئاخۆ بتوانین هیچ ڕۆژنامەیەک و هەواڵنێرێک بدۆزینەوە تا ئەو هەواڵە بڵاوکەنەوە ئەمڕۆ تەواوی ناوبژیوانان پێکەوە یەک دەنگ بێ هیچ پێشبڕکێ و پاڵەوانێتیەک ڕایانگەیان کە قارەمانی یەکەمی ئەم گۆڕەپانە هەواڵ هێرش کارزانە کام پێنووسە دەتوانێت تەنانەت باس لە بنارەکانی چیای قەندیل بکات ئەو ئێوارانەی کە تێکۆشانی بێوچانی تۆ دەڕازایەوە کامە مرۆڤە کە توانای بیستنی چیرۆکی سەرهەڵدانی ئازادی تۆی هەبێت جاران تەنیا خەڵکی شارەکەت شانازیان بە قارمانەتی تۆوە دەکرد بەڵام ئەمڕۆ نەتەنیا خەڵکی شارەکەت بەڵکو هەموو خەڵکی کوردستان تەواوی تێکۆشەرانی ڕێگای ئازادی گشت مافخوازەکانی جیهان و هەموو دایکە لە چکسپیەکان و ئازادی بە تێکڕایی سرودی سەرکەوتنی تۆ دەخوێنن ئەوە کاروانی ئازادی و مرۆڤایەتیە کە بە خوێنی تۆ ئاو دراوە و ڕۆحێکی تازەی گرتووە و هەموو باڵندەکانی چیای قەندیل تێگەیاندووە هەواڵی سەرکەوتنی ئازادی بڵاو دەکەنەوە مزگێنی بە هەموو دایکانی شەهیدانی ئەو ڕێگا بدەن کە کاروان و ڕێبازی هەموو ڕۆڵەکانی ئەوان تا گەیشتن بە لووتکەی ئازادی درێژەی هەیە نابڕێتەوە و بەڵێنیان پێ بدە کە تاریکە شەوی ناخۆش کۆتایی پێهاتووە ئاسۆی ئازادیمان ڕووناکە وەزەی خۆی لە بڵێسەی ئاگر و خوێنی شەهیدانی چیای کوردستان دەگرێت با هەمومان یەک دەنگ هاوار بکەین بەڵێنی بدەین کە درێژە دەری ڕێگای هەواڵ هێرش و هەموو شەهیدانی ڕێگای ئازادین